کەوابوویەکێ لەو ئەمانەتانەی دیسان لەسەر شانی ئینسانی مسلمانە ئەوەیە هەوڵ بدا بۆ ئەوەی ئەم ئەمانەتەی کە لەسەر زەویە کە تەشریعە حاکمیەتە شاهیدیدانی تۆیە لەسەر دینی خوای پەروەردگار بگاتەوە بە کەسی خۆی. ئەم شاهیدیدانەش چەند ئیشێکی مهمە. خوای گەورە فەرمێ وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس. شهداء هروها أفرمي ويتخذ منكم شهداء. شهداء جمع شهيدي شو جمع شاهدي شو هر یەکێکیش لە شاهید و شەهید جەمعی خۆیان هەیە. شاهد شاهدونی هەیە، شەهید ئەشهادی هەیە، شهودی هەیە، بەڵام بۆ هەردووکیان خوای پەروەردگار شوهەدای بەکارهێناوە. لەو شوهەدا یعنی کە جەمعی قیلەیە ئاحادی خەڵک ئەگەنە ئەو ڕادەی کە لەسەر شوێنی پێغەمبەران ئەوەستن و لەگەڵیان و وەکو ئەون و پەیامەکان هەڵگرتووە و خوای گەورە فەرمێ ويتخذ منكم شهداء. بۆیە لە قیامەتیشا فەرمێ وجيء بالنبيين والشهداء. مباشرەتەن بەدوای پێغەمبەرەکانە ئەو شەهیدانە دێن. ئەو کەسانە شەهید مەبەست لەوە نییە فقط قەتیل بێ، یعنی فقط لە پێناوی خوایە کوژرا بێ، بەڵکو شەهید ئەو کەسەیە کە پەیامی خوایی وا هەڵگرتووە کە شاهد بووە لەسەر ئەوەی لە کوێ حەقی خوا غەصب کراوە، شاهیدی لەسەر ئەمەداوە. ئەمە بەلاغە، ئەمە ئەمانەت هەڵگرتنە. جگەرەوە کە طبعا ئەوەش ئەگرێتەوە کە بۆ نمونە من کتێبێکم لەلایە ئەمانەتی یەکێکم لەلایە مەسئولم لەوەی کە ئەم ئەمانەتە بگێنمەوە بە خەڵکی. إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها